بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کۆمپانیای داناغاز و هاوبەشەکانی داوای 2 میلیارد دلاری دیکە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بۆی ناشەفافیت و خراپیدارەدانی دۆسی نەوت تا دێت قەرزەکانی سەرهەرێمی کوردستان زیاد دەکات. لە نوێترین پێشاتیدا کۆمپانیای داناغاز و هاوبەشەکانی لە دادگایەکی ئەمریکی سکاڵایان تۆمار کردو و داوای 2 میلیۆن دلاری دیکە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. بە میوانداری بەڕێز ئارەس عەبدوڵڵا سەرۆکی کۆمیسیۆنی نەوت و وزەی پەرلەمانی عێراق باس لە دۆسیی نەوتی هەرێم و کێشەی نەوت لە نێوان هەرێم و بەغدا دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەبێت. تادێت نەوت و غازی هەرێم بارگرانی زیاتر بۆ هاوڵاتیانی هەرێم دروست دەکات و لە نوێترین پێشاتیشدا کۆمپانیای دانەغاز و هاوبەشەکانی داوای 2 میلیارد دلاری دیکە لە هەرێم دەکەن. سایتی ئیراک ئۆیل ریپۆرت بڵاوی کردوتەوە کۆمپانیای دانەغاز و هاوبەشەکانی لە دادگایەکی ئەمریکا سکاڵان تۆمار کردووە و داوای 2 میلیارد دلاری دیکە لە هەرێمی کوردستان دەکەن لەسەر دۆسیەی کێڵگەی غازی چەمچەماڵ و کۆرمۆڕ. سایتەکە ماژەی بۆ کردووە گەردانەغاز و هاوبەشەکانی سکاڵاکە ببەنەوە. ڕێگە خۆش دەکات داوای 26 میلیارد دلاری دیکە بکەن بەهۆی ئەوەی زیانیان بەرکەوتووە و حکوومەتی هەرێم ڕێگەی نەداوە و بەرهێنان لە کێڵگەی غازی چەمچەماڵ و کۆرمۆڕ بکەن. سکاڵەکەی دانەغاز و هاوبەشەکانی کاردانەوەی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستانی بەدوای خۆی داهێنا و حکوومەتی هەرێمیش هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر دۆسیەکە بۆ هاوڵاتیان نەداوە. سالار مەحموود پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی کوردستان لە وتارێکیدا کە سایتی پەیام بڵاوی کردوتەوە ڕایدەگەێنێت دۆسەی نەوت کوردستان بەرەو هەرەس و ئابڕوچوونی تر و قات و خڕی دەبات و کارەساتێکی تر و داڕمانێکی دیکەی ئابووری بەڕێوەیە. ئەو پەرلەمانتارە وەش دەخاتە ڕوو تەنها ئاشتی هەورامی بەرپرستنیە لە دۆسەی دانەغاز و لە زۆر بۆنەی گشتی لە خولی سێم و چوارەمی پەرلەمانی کوردستان. من شایدم ئاشتی دەیوت من ئاگام لە داهاتی نەوت نییە بڕۆن لە یەکێتی و پارتی بپرسن. علی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لەبارەی دۆسیەکەی دانەغاز و سکاڵاکانی لەسەر حکوومەتی هەرێم دەڵێت پارتی بە پلان ئەوەی کرد بۆ ئەوەی غازی سروشتی لە چەمچەمەڵ و گەرمیان بەرهەم نێت دڵنیابن ئەمە کوردستان وێران تر دەکات. لەلاکی ترەوە شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان لە لێدوانێکیدا ڕایگەیاند ئەو قەرزانەی حکوومەتی هەرێم کە لەلایەن کۆمپانیای دانەغاز ڕوبەڕووی دەکرێتەوە. ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و غاز لێی بەرپرسە. شێرکۆ جەودەت ئاماژەی بۆ کرد سەرهەڵدانی کێشەی دانەغاز و حکوومەتی هەرێم کێشەیەکی ئابووری و یاسایی نییە و کێشەیەکی سیاسیە و پەیوەندی بە کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی وزەوە هەیە لە ناوچەی سەوز. سکاڵەکەی ئەمجارەی دانەغاز و هاوبەشەکانی لە ئەمریکا یەکەم سکاڵانیە کە لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کرابێت بەڵکو پێشتریش سکاڵایەکی دیکە لە دادگای ناوبژیوانی لەندەن با بڕی 2 میلیارد دلار لە هەرێمیان بردەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگارێز دۆ سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێستان بۆ دۆسیەی داناغاز و هەرێم چییە؟ ئایا لە عێراقیش نمونەی لەم شێوەیە هەیە کە حکوومەتی عێراقی پارە بدۆڕێنێت بە کۆمپانیەکانی بواری نەوت و غاز؟ لە ڕاستیدا کێشەی لەو جۆرە یاخود سوکتر یا گرانتر لە نێوان دوو وڵاتیان نێوان کۆمپانیا زەبەلەحەکان و وڵاتان جاریوە دروستە بێ ئەوە نییە هەر لێرە بێ، بەڵام بەو شێوەیە کە لە کوردستان ڕوویداوە من بەش بە حالی خۆم بڕوا ناکەم. یعنی ئەو دۆسیە لەوە تێپەڕیوە کە حکوومەتی هەرێم تەنیا لە بەرامبەر داناغاز پارە ئەدۆڕێنێ یاخود داناغاز لە دادگادا حەقی خۆی لە حکوومەتی هەرێم وەرەگرێتەوە. من پێم وابێ ئەو بابەتە گەیشتۆتە ڕادەی ئابروچوون، ئەوش لە ئەنجامی نەبوونی دام و دەستگا نیشتیمانیەکان، لە ئەنجامی ئەوەی کە بە شێوەی دام و دەستگای یاسایی یاخود حکوم دەوڵەتداری لە کوردستان کار ناکرێ. تاقە کەسێک لە حکوومەت یا کەسێک لە هەر دەستگایەک بە پێی بیرروبۆچوونی خۆی بە پێی بەرژەوەندی خۆی بێکار بکە، هیچ جۆرە چاودێریەکی لەسەر نەبێ، هیچ جۆرە هاوکاری و پشتیوانیەکی نەبێ
ئەگەر لە کوردستان نەبێت لە ئەمریکاش بێ ئەو جۆرە کارانە ڕوودەدەن بۆیە ینی ئەو دۆسیە ماوەیەکی زۆرە هەیە و تا دێ فراوانتر دەبێ و تا دێ داواکانی داناغاز لەسەر حکوومەتی هەرێم زۆرتر دەبن و باری خەڵکی کوردستان قڕستر دەبێ دیارە کاتێک لە دادگا حکوومەتی هەرێمی کوردستان ئەی دۆڕێنێ لە بەرامبەر داناغاز کەواتە یا ئەو تا کەمتەرخەمی لە حکوومەتی هەرێمەوە بووە کە ئەو بەرپرسیارەتێکی مێژوویی و ئەخلاقیە لەسەرشانی یانیش ئەوە تا بە هەڵا گرێبەستەکانیان کردووە ئەوەش لەوە خراپتر واتە حکوومەتێک یا وەزارەتێک ئەنجومەنێک چی ناو لێ ئەنەی بە هەڵا بە نوێنەرایەتی خەلکی کوردستان گرێبەستی هەڵە بکاتن و لە ئەنجامدا ئەو هەموو زەرەی لێ بکەیتەوە بێگومان ئەوە پێویستی بە لێپرسینەوە هەیە لێپرسینەوە لە حکوومەت لە ئەنجومەنی هەرێمی بۆ کاروبارینەوت لە وەزارەتی سامانە سروشتەکان بەڵام چێ لێپرسینەوە بکە پرسیارەکە لێرەیە چێ لێپرسینەوە بکە چێدا لەوێ دادگای داناغاز لە دادگا شکایەتەکە و ئەیباتەوە بەڵام ئەی چێ دادگای حکوومەت بکە لەوەی کە لە بەرامبەر داناغاز دۆسیەکی وا ئەدۆڕێنێ کە زەرەرەکەی هەمووی لە گیر لەسەر حسابی گیرفان و قوتی خەڵکی کوردستانە بەڵێ زۆر باشە بەرەز وتت ئەم دۆسیە ئابڕۆچوونە بۆ حکومەتی بۆ هەرێمی کوردستان ئابڕۆچوونەکە لە چڕوێکەوە و پێی دوای ئەگەر یاسا سەروەر بێت دەبێت بەرپرسانی هەرێم لەسەر ئەم دۆسیە دادگایی بکرێن بێگومان نەبێت لەسەر ئەو دۆسیە و زۆر دۆسی تریش ئەبێت دادگایی بکرێن ئابروچوونە لەوەی چۆن نەکرێ حکوومەت یعنی بەو گرێبەستی وە هەڵە بکە چۆن ئەکرێ وەزارەت کردوێتی یا ئەنجومەن کردوێتی هەرچێک کردوێتی چۆن ئەکرێ بە نەزانی بەو شێوە نەزانیە تێبکەوێ یا چۆن ئەکرێ گرێبەستێک ئەگا پابند نەبێ بەرامبەر بە گرێبەستەکە یا بۆچی هۆکارەکانی پێشتر ڕوون نەکردەوە یعنی بۆچی من دڵنیام کاتێک حکوومەتی هەرێم لە دادگایەکەی دۆڕنی دادگا بێلایەنە ئەو لە دادگای داناغاز نەیدۆڕاندەوە لە نێوان لە ڕێککەوتنی دوولایەن نەیدۆڕاندەوە ئەو لە دادگایەکی نێودەوڵەتی یاخۆ لە دادگایەکی دەرەوە بێلایەن ئەوەکەی دۆڕاندەوەکەواتە بەرپرسیارەتەکە ئەکەوێتە ئەستۆی وەکو باسم کرد بەرپرسیارەتەکەشکەوێتە ئەستۆی حکوومەت یانەوەتە لە نەزانینەوەیە یانەوەتە پابند نەبووە بە جێبەجێکردنی گرێبەستەکە هەردوو لە بەڕای من ئابروچوونە بەڵێ زۆر باشە بەڵام ئەوەی کە کۆمپانیای داناغاز باسی لەوە کردووە کە دۆسیەکە پەیوەندی بەوەیە کە حکوومەت ڕێگەی نەداوە ئەوان وەبەرهێنان بکەن لە کێڵگە غازەکانی چەمچەماڵ و کۆرمۆر بە سەرۆکی لێژنەی سامانە سروشتەکانیش باز دەکە کە ئەمە کێشەیەکی ئابووری و یاسایی نەبەڵکو و کێشەیەکی سیاسیەوەیە کە پەیوەندی بە کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی وزەهەوەی لە ناوچەی سەوز بۆی ڕێگە نەدراوە. من خەری بن بەش بە حاڵی خۆم کە سەرۆکی کۆمیسیۆن نەوتم لە پەرلەمانی عێراق خەریکی بە دوواداچوونین ئێمە لە کۆمیسیۆنێکی خۆمان خۆشم بە تایبەتی و ئەو بابەتانش پێویستی بە لێکۆڵینەوەی هەیە بۆچی حکوومەت ڕێگەی نەداوە کار بکرێ یعنی قسەی زۆرا زۆر هەیە لەو بارەوە و ناکرێ ئێمە پشت بە هەموو قسانە بەستین کە دەکرێت چ لایەن داناغازەوە چ لەلایەن حکوومەتەوە بێگومانەوە پێویستی ئەو دۆسیەش پێویستی بە دوواداچوون و لێکۆڵینەوە هەیە یعنی هەندێک قسەمان بۆ ئەکرێت لە ئەنجامی بوونی کێشەی شەخصی لە نێوان بەرپرسانی داناغاز و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو قەیرانە دروست بووە من بەش بە حالی خۆم لە بەرپرسە باڵاکانی داناغاز گوێم لە زۆری قسەی وا بووە کە من ناموێ پشت بە قسەی ئەوان ببستم چکە ئەوان ئێستا لە کێشەدان بەڵام گوێم لە قسەی وا بۆ بەڕاستی ئینسان سەری سۆر دەمێنێت چۆن دەکرێت بەرپرسێک یا بەرپرسانێک یا خەڵکانێک لە ناو حکوومەتی هەرێم لەو کوردستانە بەو ئەندازەیە بیانەوێ لەسەر حسابی ئەو میلەتە دەوڵەمەند بن یان بەو شێوەیە لە پێناوی جێبەجێ نەکردنی داوایەکیان داخوازیەکیان ئەو هەموو زەرەرە گەورەیە لە میلەتی کورد لەگەلی کوردستان بدەن ئەوە وەکو باسم کرد هی ئەوە نییان من پشتیان پێبەستم بەڵام بەڕاستی ئەو بابەتە پێویستی بە لێکۆڵینەوە بە دوواداچوونیشی قوڵ هەیە چ لە ناو هەرێمی کوردستان چ لە گەڵ داناغاز من ئومێد دەکەم ئەوانەی کە تایبەتمەندن بەو بوارە پارێزەران دادگاکان داواکاری گشتی هەموو ئەوانە ئەو دۆسیانە هەڵبگرن ئەگەر ئێستاش نەتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک لێکۆڵینەوە بکرێت بەراملانی کەم دۆسیەک بکرێتەوە لای داواکاری گشتی بی لە دادگابی لە پۆلیس بی لەلایەن پارێزەرانەوە بی لەلایەن پەرلەمانتارانەوە بی ئەبێ ئەو بابەتە ئەگەر بۆ ئێستاش نەبی بۆ دوڕۆژ
هەروە چاپۆشی نەکرێ و فەرامۆش نەکرێت. بەڵێ بەس کاگارە زەوندەی کە بەرز لێ کۆڵنیوت کە دەبێت وەکو سەرۆکی لیژنەی تۆ غاز کە تایبەتن زیاتر بە عێراق حتمما لەسەر کوردستانیش زانیاریتان هەیە ینی ئەوە هەیە مەبەستی سیاسی کە لە ناوچەیەک زیاتر مەسەلەی نەوت پەرەی پێ بدرێت لە ناوچەیەکی تر فەرامۆش بکرێت یاخود ئەگەر ئەم فەرامۆشکردنە ئەمە لەسەرەوە بێ کە ڕێگیری کرابێم دوو کۆمپانیا و بەرێنان لە چەمچەماڵ بکەن نەدەبووە یەکێتی نیشتیمانی هەڵوێستێکی لەو بوارەیە هەبووە بۆی کوردستانیش نەکەوت واژێر ئەم قەرزەی کە ئێستا کۆمپانیای داناغاز لە دادگاکان دەیباتەوە. یەکەم شێت گرێبەستەکە بە ناوی حکوومەت و حکوومەت کردوێتی هیچ پەیوەندی بێچێتی نیشتیمانی یاکو حزب نییە ئەگەر یەکێتی لە دەسەڵاتیش بێ بە ناوی حکوومەتەوە کراوە لە سەبارەت بەوەی کە کێشەیەکی سیاسیە ئەوش بە دوواداچوونی بۆ دەوێت خۆ لەسەر ئەوە و لەسەر چکردنی یا و شکبوونی نەوتی تەقتەقیش قسەی زۆر هەیە ئێستا ینی ئێستا نەوتی تەقتەقیش ینی ئەوەندە کەم بۆتەوە کە خەریکە بەرەو لە ناو چوون دەچێت لە کاتێکدا کە پێشبینیەکان و کە لێکۆڕینەوەکانی سەرەتایی ڕاکێشانی نەوت لە تەقتەقی خوددەرینای نەوت ئەوەی پیشان نادا شتێکی تری پیشانی خەڵکەدا یاخود داتای تری ئەدا بەدەستەوە ئەوە بەڕاستی ئەو بابەتانە من ناتوانم لێرە حکم دەم بڵێم پەیوەندی بوێ من بەش بە حاڵی خۆم پێم وابێ ئەو بابەتە پەیوەندی بە هەموو ئەو بابەتی ئەو کێشە ئابوووریە گەورانە وەکو ئەوی لە بین نێوان حکوومەت و داناغازێ پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوە ئەبێ نەکتەنیا یەکێتی نەکتەنیا پارتی هەموو حیزبەکان ئەبێ بەخەم بن ئەبێ بە دوواداچوون بکرێ بە شێوەی جۆرا و جۆر بۆ ئەوەی بەرپرسیارەتی ئەو زەرەرە گەورەیەی کە لە ڕێگەی حکوومەتەوە بە خەڵکی کوردستانەگا دیاری بکرێت چێ بەرپرسیارە بۆچی کراوە ئایا وڵاتانێک هەن لە پشتی ئەو مەسلەیەوەن یانوێ زەرر لە خەڵکی کوردستان بدەن یاخود حکوومەتی هەرێم بخەنە ژێربار یاخود ئایا حکوومەتی هەرێم خۆی بەرپرسیارە لە یاخود کەم تەرخەمە ئەبێ ئەو بابەتانە بەوردی لێکۆڕینەوە لێ بکرێت بەڵام بەداخەوە ینی وەکو خۆمان نەزانین پەرلەمانی کوردستان پەچی خراوە و حکوومەتی هەرێمی کوردستان لە بوارینەوە کەمترین هەماهەنگ و هاوکاری لەگەڵ ئێمە هەیە لە پەرلەمانی عێراق و دام و دەستگاکانی تریش یعنی تا ئێستاکە لەو بابەتانە خۆیان لەو بابەتانە هەڵ ناقورتێنن کە من پێم وابێ زۆر دەستگا هەیە ئەگەر پەرلەمانیش نەبێ ئەکرێ ئەوانیش بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکەن. بەڵێ ینی دەکرێت چی دەستگایەک بۆ نمراچون بۆ دۆسی نەوت بات و خۆی هەڵقورتێنێ توانیان یاخود دەسەڵاتیانی بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەتوانێ بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای پەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ نمونە داواکاری گشتی بۆ نمونە سندیکای پارێزەران بۆ نمونە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو ئەوانە ئەبێ تەبەنی ئەو بابەتە بکەنیان ئەکرێ لایەنێک تەبەنی ئەو بابەتە بکەن. بەڵێ زۆر باشە بەس بەرەزوت بەرپرسیارەتی ئەم دۆسیەی نەوت بە شێوەی گشتیوە ئەم مەسلەی داناغازیش لەسەر حکوومەت هەرێم بەس پێ دوای ئێستا حیزب کۆنتترۆڵی مەسلەی دۆسیەی نەوتی کردو یاخود نەوتی کوردستان لای حکوومەت و لای لایەنی حکومیە. نەوت لای حکوومەتە بەڵام لە ناو حکوومەت چۆن بەکارێ هێندرێ و چێ سوودی لێ بینێ و چۆن سەودای پێکرێ چۆن ئەفرۆشرێ چۆن ئەوە بێگومان حزب دەستی تێدا هەیە. دەستی داهابوونەکە چۆنە بە شێوەیەکە؟ چۆن؟ ئەو بەڕێز باز لەوەکەی کە حزب دەستی تێدا هەیە دەست تێوەردانی حزب یاخود دەستی حزب لە ناو دۆسیەی نەوت لە چ ڕوویەکەوە لە حزب لە دەسەڵات نین بۆ لەو ڕوێوەیە کاکە ئێستا ئێمە لە تەلەڤیزیۆنی پەیامی قساکەین تەلەڤیزیۆنی پەیامیشی کۆمەڵی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامیش لەو حکوومەتە بەشدارە و من یەکێتیم و یەکێتیش لەو حکوومەتە بەشدارە و پارتی لەو حکوومەتە بەشدارە واتە حزبەکان لە ناو حکوومەتن بەڵام شێوەی ئەو شێوە بازرگانی کردنە بە نەوتەی کە هەیە یعنی ئەو شێوازە بازرگانیکردنە بە نەوتە هەیە ئەو دیزە بە دەرخونەی لە ئەوە هەیە حکوومەت لی بەرپرسیارە حکوومەتیش نەک لێرە لە هەموو دنیا کەسی یەکەمی حکوومەت ئەوەی کە سیاسەتدا دەڕێژێ ئەوەی بەرنامەدا دەنێ ئەوەی پلانی استراتیژی و کەم درێژخایەن و کەمخایەن بۆ حکوومەتەکەی دەدرێت سەرۆکی حکوومەتە سەرۆکی حکوومەتی پارتیە و نەوت لە ڕێگەی پارتیەوە لە ڕێگەی ینی لە ڕێگەی
پەیوەندی تایبەتی پارتی لەگەڵ تورکیاوە هەناردەکرێ بۆ تورکیا چۆنیەتی هەناردەکردنی بە شێوەیەک تورکیا چەند لەو پارێ ئەبا چۆن ڕێگەیە درێت چۆن ئەفرۆشرێت چۆن نەکرێت ئەوە من بەش بە حالی خۆم کەمترین زانیاری هەیە لەسەری ئەگەر لە ڕێگەی حکوومەت یاریێم کوردستانەوە ڕەنگە لە ڕێگەی تر هەندێک زانیاریم بەدەستەوە بێ بەڵام ئەوەی من مەبەست ماڵێم لە ڕێگەی حکوومەت یاریێمی کوردستانەوە کە بەداخەوە زانیاری نادا و لایەنی سێمیش نییە کە چاودێری ئەو بابەتە بکە لانی کەم حکوومەت یاریێم بازرگانی بەنەوە تەکای فرۆشێ و کۆمپانیاش هەن یاخود وڵات هەن ئەیکڕن خۆ بێ لایەنی سێم هەبێ ڕاستی ئەو داتایانەی کە حکوومەتی هەرێم ئەی خاتە ڕوو یا ڕاستی ئەو داهاتێککە بۆ کوردستانە گەڕێتەوە دەربخە تا ئێستا ئێمە ئەو بابەتەمان نییە ئەگەر هەبێت تەنیا لایەن حکوومەتی وە داتاکان ئاخرینە ڕوو داتاکانیش جێی بڕوانین بە هیچ شێوەیەک داتای ڕسمین بەس لە پشتی ئەو داتایانە شتی تر هەیە من بەدڵنیایی و ئەڵ شتی تر هەیە بەڵام من لێردانە نیشتم بۆی باسی ئەو شتانە بکەم چی هەیە بەڵێ زۆر باشە بەڵام بۆ هاوڵاتیان ئاشکرای نەکەی کە لە پشت دەمەوە چی هەیە ینی بۆ شەفاف نەبین لەگەڵ هاوڵاتیان بۆ شەفاف نینە هەندێک شتێ ناکرێ ئەمە لێرە باسی کەین ئەوە بێ لە شوێنی خۆی و لە جێگای خۆی باسی بکرێت من یەکێک لەو شتانی باسکەم هەموو هاوڵاتیانی کوردستان بەگشتی گومانیان لە داهاتی هەرێمی کوردستان هەیە بۆچی شەفافنیەوە منەڵێ منیش گومانم هەیە لە داهاتی هەرێمی کوردستان لەو داهاتی لێنەوەتەوە دەستەکەوێ بەڵێ بەڕێز وتت ئەی ڕۆڵی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کە لە منتقەیە دەسەڵاتی زیاتر بەسەر ڕۆڵی حیزبەکانی چر لە دۆسەی نەوتیە هیچ دەسەڵاتێکیان نییە لە دۆسەی نەوت حکوومەت لە دەستی حکوومەتە وەکو باسم کرد بەس جومگەکانی حکوومەت جومگەکانی ینی دەسەڵات لە کوردستان لە دەستی پارتین لەبەر ئەوە ڕۆلی چی بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆلی چی بێ ئەوە من پێتەڵێم وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی ئەڵێم پێویستە حکوومەت دۆسەی نەوت شەفاف بکە و لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی خۆمان لەو نەخشە ڕێگایی کە ئێمە داماڕشتەوە بۆ ئایندەی کوردستان بۆ پەیوەندیەکانمان داوامان کردووە ڕوونی داوامان کردو کە پێویستە حکوومەت بەرچاوڕوون ینی بەرچاوڕوونی بداتە هەموو لایەنێک چیتر گومان لەسەر خۆی نیاری لەسەر لە مەسەلەی دۆسەی نەوت ئێمە داوا دەکەین ئێمە داوا ئەو داتایان ناکەین کە وەزاری سامانە سروشتیەکان بڵاویەکاتەوە ئەوە هیچ نییە بەلای ئێمەوە ئێمە ئەمانەوێ دیار بێ حکوومەتی هەرێم ڕۆژانە چەند نەوت بەرهەمەهێنێ چۆن ئەیفرۆشێ داهاتەکە چۆن ئەگەڕێتەوە لە چ بانقێک ئەگەڕێتەوە هەر بۆ نمونە هەر لەو داهاتی ئەگەڕێتەوە کوردستان ینی هەندێک بانقەنە سوودێکی خەیاڵی لێ ئەبینن لە کاتێکدا ئەکرێ ئەو سوودە خەیاڵی کە ئەو بانقانە لێ ئەبینن کە بانقی ئەم بەرپرس و ئەو بەرپرسن یاخود ئەم حیزب ئەو حیزبن ئەکرێ ڕاستەوخۆ بۆ حکوومەت بگەڕێتەوە هاوڵاتیان سوودی لێ ببینن زۆر شتی تر لەو بابەتە هەیە بەڵێ زۆر باشە سەبار بۆی کە وەکو لیژنەی کۆمیسیۆنی نەوت و غازی پەرلەمانی عێراق هەمانگیتان چۆنە لەسەر مەسەلەی دۆسەی نەوت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا ئایا زانیاریتان پێنادا کە پێتان ناداوە کارەکەی چییە کە هیچ زانارێک لەسەر دۆسەی نەوت بێوە نادرێت لە ڕاستیدا کەمترین هەماهەنگی هەیە لە نێوان کۆمیسیۆنی نەوتۆزە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەو دۆیانە چەندین جار لە دەرگامان داوە بە نووسراوی ڕسمی بە قسە بە کۆبوونەوە ینی ئەکرێ بڵێن دەواازەیە کراوەتەوە بۆی پەیوەندیمان هەبێ و بێگومان ئەو پەیوەندیش لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمیش دەبێت دژی حکوومەتی هەرێم نییە من دڵنیان بەڵام ڕەنگە ئەم شەو ئەگەر بەرپرسێکی حکوومەت جێ لەم چاوپێکەوتنی ئێمە بێ ئەو دەرگای جاریشکەدا بخرێتەوە کە ئێمە ئەگە باسەکەی پێویستمان پێ هەماهەنگیمان هەبێ لەگەڵ حکوومەتی هەرێم ئێمە گەر تێبینیشمان لەسەر چۆنیەتی مامەلەکردن بە نەوتی هەرێمەوە بێ یاخود گومانیشمان لەسەر داهاتەکەی هەبێ ئێمە کۆمەڵێشتی تر هەیە پەیوەندی بە ئایندەی کوردستان و بە ئایندەی عراقەوە پێویستمان پێ قسەمان لەسەر هەوێ بۆ نمونە ئەو یاسانەی تایبەتن بە نەوت دەردەکرێن لە ئایندەدا ئەبێ حکوومەتی هەرێم هەماهەنگی لەگەڵ ئێمە هەبێ بۆی ئەو یاسایانە لە چوارچێوەی دەستوردا بە شێوەیەکدا بڕێژێن کە بەرژەوەندی دەستوریەکانی هەرێمی کوردستان تێدا پارێزراو بێ ئەوە بە تەنیا بێ ئێمە ناکرێ ئەوە لە وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان ئەو بە هەماهەنگی حکوومەتی هەرێم لەگە حکوومەتی فیدرالی بە هەماهەنگی لایەنە سیاسەکان نەکرێ بە ئێمە شەکرێت لە ناو پەرلەمان ئێستا چەند یاسایەک هەیە لە بەردەستماندان ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە بۆ ئەوی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دەرچێت تەنانەت لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان دەچێت حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بێ لەگەڵمان لە مەیدان بێ لە گفتوگۆکاندا تێبینی بدەن پێشنیار بدەن
بەڵام وەکو باسم کرد تا ئێستا تازە بە تازە دەواازەیەک کراوەتەوە ومێت دەکەین ئەو دەواازەی کە کراوەتەوە بەردەوام بن و ئەو هەما هەنجیا هەبێتن بۆی ئێمەش بتوانین زانیاری تەواو وەربگرین و پشتی پێبەستین و ئێمەش بتوانین باشتر بەرگری لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین نەکەوەی خۆشمان بە دڵڕاوچێ لە بەغدا یاخود لە کۆڕ و کۆمەڵە نێو دەوڵەتیەکان یاخود بە گومانەوە بەرگری لە حکوومەتەکەی خۆمان بکەین. ئێمە بەڕاستی لەو ڕۆوە زۆر کەم تەرخەمیەکی زۆر هەیە ڕەنگە بە نسبەتی ئێمە نییە بە شێوەیەکی گشتی بۆ هەموو فراکسیۆنە کوردستانیەکانیش بەو شێوەیە بۆ هەموو نوێنەرانی کوردستان بەو شێوەیە واتە حکوومەتی هەرێمی کوردستان بێباچێکی زۆری بەرامبەر بە بەغدا هەیە لە کاتێکدا ئێمە هێشتا سەربەخۆنین ئێمە پارتیە ئێمە بەشێکین لە چوارچێوەی یاخود هەرێمێکین لە چوارچێوەی دەوڵەتی عراق هەتا ئەو لە حزێش کە ئێمە بێگومان زیابینەوە یاخود دەوڵەتی خۆشمان ڕاگەن ئێمە پێویستمان بە گفتوگۆیە پێویستمان بە چای پڕبایەخ بە گرنگیەوە سەیری عراق بکەین بۆی ئەو پەیوەندیانەی خۆمان بووی ئەو بایەخی کە ئێمە بە بەغدای دەین لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بیقۆزینەوە. بەڵێ زۆر باشە بەس بەرەزووت ینی ئەوەی کە بەرزستان سەدانی دەرەوەی وڵاتان کردبێت هەمیشە بەدڵە ڕاوکیەوە باستان لە دەوسەی نەوتی هەرێم کردووە لە دەرەوە بێگومان ئێمە زۆر تووشی قڕۆکیە شابین لە کۆڕ و کۆنفرانسە نێو دەوڵەتیەکان یەکێک لە خاڵە لاوازەکانی عراق هەرێمی کوردستانە چ ئەوانەی کە دژی حکوومەتی هەرێمی کوردستانن بە مەبەست دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکە هەندێک جار زیادە ڕۆیشەکەن چ ئەوانش کە گومانیان هەیە یاخود هەندێک جار خەڵک هەیە دڵسۆزی حکوومەتی هەرێمی کوردستان دۆستی گەلی کوردستانیشە بەڵام بەڕاستی ئەوانیش پەنجەی تومەت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان درێژەکەن ئەویش لە هەمووی لە ئەنجامی ئەو شێوازە کارکردنی حکوومەتی هەرێمە بە دۆسێنەوت واتە شێوازێکی سەرکەوتونیە چ لە ئاستی ناوخۆی چ لە ئاستی دەرەوە. بەڵێ بەرەزووتت پێویست هەمانگی هەبێت لە نێوان کۆمیسیۆنی ئێوەکو لە پەرلەمانی عێراق و حکوومەتی هەرێم بۆچی گرنگەم هەمانگی هەبێ کاتێک کە حکوومەتی هەرێم سەربەخۆ نەوت بفرۆشی یاخود بەرەزووتت کۆمەڵێک یاسا لە پەرلەمانی عێراقان دەرکردنی یاسایانە ئەگەر هەرێم سەربەخۆ بفرۆشێت نەوت بفرۆشیت گرنگیەکیان بۆ هەرێمی کوردستان هەیە؟ ئێمە پابندین بە دەستوری عراق و ئەگەر گلەی و گازاندەمان لە حکوومەتی عراق هەیە لەوەی کە لە هەندێک پڕگە پابند نەبووە بنمونە مادەی 140 کە هەمیشە جێ دڵڕاوچی هەموو لایەکی خەڵکی کوردستانە و هەمیشە ئێمە باس لەوە دەکەین ئەڵێن حکوومەتی عراقی پابند نابێت بە دەستور بۆیە مەترسیمان هەیە لە ئایندە بۆیە باسی دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی خۆمانەکەین باسی ڕیفراندۆمەکەین ئێمە ئەو قسانەکەین بەڵام لە هەمان کاتدا خۆ ئێمە خۆشمان ئەبێ پابند بین بە دەستور یان لە دەستوردا ماف بە هەرێمی کوردستان درراوە بۆ بەڕێوەبردننی کاروباری نەوت و ئێمە لە بەغدا نوێنەری خەڵکی کوردستانین نوێنەری ئەو میلەتین بێگومان هەوڵ دەدەین ئەو مافەی کە دەستور پێدا و باشترین شێوە لە قازانجی خەڵکی کوردستان لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستان بشتێنینەوە ئەوە ڕاستیەکە هەیە بەڵام ئەو چوارچێوە دیاریکراوە بۆ نمونە چارچێوەی بەڕێوەبردن شتێکە و داهاتی شتێکی ترە داهاتی نەوتی هەرێمی کوردستان ناکرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەکرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ بە موافقەتی حکوومەتی عراقی بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ من هەموو داهاتەکەی خۆمی خۆمە و بەشێکی لە دەوڵەتی عراق بەسڕاش هەموو داهاتەکەی خۆی بۆ خۆیە بێ ئەو کاتە و میسانیش و پارێزگایەکی تریش ئەو کاتەیە عراق پارچە بێ یا مشکلی گەورە دروستە بێ ئەوە بە پێی دەستور بۆیە من پێم وابێ دەستور ئەڵێ داهاتی نەوت و غاز لە سەرتاسەری عراق ملکی هەموو گەلی عراقا ئەبێ هەمووی لە خەزێنەی دەوڵەت گەنجینەی دەوڵەت کۆ بکرێتەوە دواتر بە شێوەیەکی دادپەروەرانە دابش بکرێتەوە ئەوە ئێمە خۆمان دەنگمان بەوەدا ئەوە کارێکە ناکرێت ئەوە سازشی لەسەر ناکرێت ئەوە گفتوگۆی لەسەر ناکرێت ئەو بابەتە بەڵام ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنی لەگەڵ حکوومەتی فیدرالی هەبێ خۆی بیفرۆشێ بەڵام حکوومەتی فیدرالی دڵنیا کاتەوە ئەوەندەی فرۆشیە ئەوەندەی مافی خۆیەتی بیجێڕێتەوە ئەگەر زیاد بوو بیدا و ئەگەر کەمیش بوو حکوومەتی عراق پێویستە لەو بەشێکی هەیەی پێویستە بۆی بنێری ئەوە سەبارەت بە خاڵی یەکەم خاڵی دوو ئێمە بۆ نمونە دوو یاسامان ئێستا لە بەردەستن یاسای کۆمپانیای نەوتی نیشتیمانی کە ئەو ڕاستە خۆ پەیوەندی بە نەوتی هەرێمی کوردستانی شەوەیە یعنی یاسایەکە فشاری زۆر هەیە چ لە ناو پەرلەمان چ لە دەروی پەرلەمان بۆ دەرکردنی ئەو یاسایە
ئەو یاسایە بێ حکوومەتی هەرێم خۆی لەگەڵ حکوومەتی فیدرالی بێت لە سایی دەستور داوای مافەکانی خۆی بکە بۆی ئێمەش لە ناو پەرلەمان پشتە سوورتر بین بۆی ئێمەش لە ناو پەرلەمان پشتیوانیمان بۆ زیاتر بێ ئەو یاسایە کە دەربکرێ ئەبێت جێبەجێ بکرێ ئێمە ئازانین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغێکی لە قۆناغێکە جیاوازە وەکو لە 2007 و 2006 و بێلایەنی عێراقیەکانش ئەو مەسەلە تێبگەن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر حکوومەتی هەرێم لەگەڵمان نەبێ لە گفتوگۆکان لە دانی بۆچوونەکانیان سەرنجەکانیان لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی ڕەنگە بە شێوەیەک دەرچێکە لە بەژۆندی حکوومەتی هەرێم نەبی یاخود حکوومەتی هەرێم پێ رازی نەبێ یاسایەکی ترمانی یاسای ئەنجومەنی فیدرالی بۆ سیاسەتی نەوت و غاز ئەوە ئەنجومەنێک دە بە پێی یاسادا دەمەزرێ ئەو ئەنجومەنە سیاسەتی گشتی نەوت لە عراق بوو بە کوردستانی شەوەدا دەڕێژێ ئێمە بێگومان هەوڵ دەدەین لە چارچەوەی دەست و چەندی دەست و ڕێگەبدا ینی مافەکانی هەرێمی کوردستان بپارێزین واشمان کردووە بەڵام دیسانیش ئەبێ حکوومەتی هەرێم چ لەگەڵ ئێمە چ لەگەڵ حکوومەتی عراق و لایەنە سیاسەکان لە مەیدان بێ بۆی ئەو یاسایە کاتێک دەردەکرێ پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بڕوونی زۆر بە ئاشکرایی دیار بن ئەوەیە کەم پێویستی بە هەماهنجیەوە هەموو بوارەکانی تریش بەو شێوەیە هەرەوە نییە لە هەموو بوارێک لە بواری تەندروستی لە بواری بازرگانی لە هەموو بوارەکان بەڵێ سوپاس دەکەین کاگارێز ناوبڕێکی کورتمان هەیە دواتە دەگرمەوە لای بەڕێز دوای ناوبڕەکە لەگەڵمان بینێنەوە سوپاس دەکەین بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلیت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارەزان.
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاگارێز ئەگەر بڕێن و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە پێشتر فەرمانبەرانی کوردستان ومێدێکی زۆری هەڵچنی بوو لەسەر مەسەلەی یاسای بودجەی عێراقەوەی کە ڕێکەوتنی نێوتی نێوان هەرێم و بەغداد جێبەجێ بکرێت. بۆچی ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرات بەوەی کە بەڕێز وەکو سەرۆکی لیژنەی نەوت و وزە پێی گەیشتوویت کێ ڕێگرە لە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە یاخود کێ سوودمەندە لە جێبەجێ نەکردنی؟ لە ڕاستیدا ڕێککەوتنەکە وەکو ڕێککەوتنێکی دوولایەن لە کۆتایی ساڵی 2014 لە نێوان وەزارەتی نەوت و حکوومەتی هەرێم کراوە. دواتر لە 2015 16 17 بۆتە یاسا. بەڵام ئەمە لێرە ڕوونکردنەیەک بدەم. زۆر جار باسی موچەی فەرمانبەران و بەغداکرێ. من ئەمە لێرە بڵێم موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەغدا نییە. موچەی فەرمانبەرانی کوردستان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوەی هەیە بودجێ لە بودجە بەشی هەرێمی کوردستانە. کاتێک بەشی بودجە لە عێراقەوە دێ ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دابەشیەکات بەسەر فەرمانبەران بەسەر موچەخۆرەکانیدا و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی موچەخۆردا دەمەزرێنێ. زیادیەکە کەمیەکە ئەو دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەکرێ ئێمە باسی ئەو بڕە بکەین ئەو مافەی هەرێمی کوردستان بکەین کە لەسەر حکوومەتی عێراقا بە پێی ڕێککەوتنەکە بۆیە ڕۆژانە بۆ چەند ساڵەوە هەیە 550,000 بەرمێلەوە تەسلیمی عێراق بکرێ و لە بەرامبەریدا لە 170 جاران بۆ هەرێمی کوردستان بێ. بەڵام خۆتان نەزانن هەم داهاتی عێراق کەم بووە هەم داهاتی هەرێمی کوردستانیش کەم بووە. ئەوە لەلایەکی تریش یاساکە بۆ شێوەیە ئەگە هەرێمی کوردستان بیدا عێراق شەیدا وەگەر ئەو نەیدا ئەویش نایدا. واتە هەرێمی کوردستان ئەگەر نەوتەکە نەدا بە عێراق عێراقیش لە بەرامبەردا بەشە بودجەی هەرێمی کوردستان نانێری. و ئەم ساڵ قسەیەک کرا کە داواکرا موچەی فەرمانبەران بدرێ لە وەختی پەسەندکردنی یاسا. ڕاستە داواکرایە بەڵام قەت حکوومەتی عێراق ناتوانێت موچەی فەرمانبەران ڕاستە و خۆبدا. چکە هەرێمی کوردستان زۆرێک سربەخۆی خۆی هەیە لە بەڕێوەبردننی کاروباری ناوخۆیی و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە ڕابردوودا بەو شێوەیە بووە لەگەڵ عێراق ڕێککەوتووەکە بەشە بودجەی بێ ئەو لێرە بیداتن. دیارە ئەگەر ئێمە بگەڕین و تۆزێک بۆ دواوە لە 2003 و 4 و 5 و ئەوان ئەگەر عێراق داوای کردبا ئێمە موچەی فەرمانبەرانە دەین بێگومان ئێمە پێقایل نەبووین. ئێمە پێمان وابووە بێ لەسەر بێ بەشی کوردستان وەکو دەڵێ بە تەواوی بێ و لێرە حکوومەتی هەرێمی کوردستان جارێکیکە دابەشی بکاتەوە. بەو شێوەیە ناکرێتەوە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەران زیاترەدا خەڵک لە هەرێمی کوردستان وەگرێ و کاتێک حکوومەتی هەرێم ناتوانێت داوا بکات لە عێراق وەرەگرێ ئەو حکوومەتی عێراق بۆ وەقت ڕەزامەند نابێ. ئێستاش بەو شێوەیە ڕێککەوتنەکە جێبەجێ نەکراوە و ئەگەر ڕێککەوتنەکەش جێبەجێ بکرێ ئەگەر ڕێککەوتنەکەش جێبەجێکرێت تا ئێستاش کە نرخینەوەت بەرز بۆتەوە هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جاران ناتوانێت وەکو بە تەواوی موچەی فەرمانبەران بدات. ڕەنگە بە بەردەوامی بیدا ئەوە بتوانێت بەڵام وەکو جاران ناتوانێت لەبەرەوەی داهاتەکەی زۆرە کەم بووە و خەرجەکانی زۆرن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ خۆی خەرجەکانی خۆی کەم کاتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ خۆی کێشەی موچەخۆرەکانی خۆی چارەسەر بکاتن و پێداگریش لەسەر هەموو مافەکانی بکاکە لەسەر عێراقا و ئێمەش کە نوێنەری خەڵکی کوردستانی بێگومان نەک پێداگریەکەین شەڕمان کردو و شەڕیشەکەین بەردەوامیشین لەسەر ئەوەی کە ڕێگە نەدەین مافی خەڵکی کوردستان بفۆتێ. بەڵام کاتێک ئەو مافە تاکتاک بۆ هاوڵاتی
نانێردرێتەوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە واتە مافەداراییەکان یاخود مافابریەکان دەگەڕێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان جارشکە لێرە کاروبارەکان بەڵێ زۆر باشە بەس بەبوو چوونیەوە ئارێ سەبارەت بەوەی کە لە ئەوەی کە ئەم یاسای حکوومەتی هەرێم نەوت تەسلیمی بەغداد ناکە پێشتر بەشێک لە پەرلەمانتارە باسییانەوە کە کۆمەڵێک بەرپرس یاخود بازرگانی سیاسی سوودمەند بوون لەم دۆسیە نەک هاوڵاتیان بۆیە نەوتەکە تەسلیم بەغداد ناکرێتەوە ڕای بەڕێزت لەو بارەیەوە چییە پێت وایە کامیانە؟ هەرێمی کوردستان ئەگەر بتوانێت خۆی کاروباری نەوت بڕێوە ببا کارێکی باشە و ئەوە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە و ئەوە هێزە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستانیش بەڵام بە شێوەیەک بێ کە هاوڵاتیانی کوردستان پشتیوانی لێ بکەن بە شێوەیەک بێ کە هاوڵاتی کوردستان دڵنیا بن لەوەی کە ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان تەسلیمی عێراق ناکرێ و ئەفرۆشرێ لێرەوە ڕاستەوخۆ ئەفرۆشرێ ئەوە داهاتەکەی هەمووی بە باشی ئەگەڕێتەوە و خەڵک بەرچاوڕوونە و داهاتەکەی بە باشە بە دادپەروارانە خەرجەکرێ ئەوە هێزە بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆ ئایندەی کوردستان کێشەکە لێرە نییە بڕواناکەم هاوڵاتیەکە بێ حەز نەکە هەرێمی کوردستان خۆی کاروباری نەوتی کوردستان بڕێوە بە ئەو لە بەرژەوەندی هەموو لایەکمانە و ئێمە لە ڕابردوودا نەوتمان هەبوو لە کەرکووک بنمونە حکوومەتی عێراق ئەو نەوتەی بڕێوە برد و بە چەچێدا و بە شۆفەلیەدا وڵاتی ئێمە پێوێرە نەکرد و خەڵکی ئێمە پێ لە سێدارەدا ئێستا نەوتی خۆت لە دەست خۆت بی هێزە و چەچێکی استراتیژی زۆر گرینگە کاتێک هەرێمی کوردستان نەوتی هەبێ لە بەردەست بێ بێگومان زۆر وڵاتی وەکو تورکیا کلکە قوتەی لە بەرامبەرەکەن بۆی لەگەڵی ڕێکەوێ بۆی سوودی لێ ببینن ئەو چەکە نەک تەنیا چەچێکە لە ڕووی داراییەوە بەهێزە بەڵکو لە ڕووی سیاسیشەوە کاریگەری خۆی هەیە بەڵام ئەوەی لێرەدا ڕوویدا ئەوەیە کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە یاخود نەیویستوە بە شێوەیەک ئەو چەکە بەکاربێنێ کە هەموو خەڵکی کوردستان لی دڵنیا بن من دڵنیام کاتێک نەوتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بیفرۆشێ ئەگە خەڵک دڵنیا بێ ئەگەر موچەکەی لەوەی هەیە کەمتریش بێ گلەی ناکە مادام نەوتەکە دەست خۆیتی گلەی هەبێ گەلەی دڵنیا بێ داهاتەکەی ناچێتە جیرفانی ئەملا ئەولا بازرگانی پێوە ناکرێ و گەندەڵی تێدا ناکرێ دڵنیا بێ بەڵام مشکلێ نادڵنیاییەک هەیە خەڵک گومانی هەیە خەڵک لەوە نیگەرانە لەوە نیگەرانە و سەبارەت بە ئەو کێشەیە هەبوو یعنی ئەو کێشەیە لە نێوان عێراق هەیە لە نێوان عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کێشە من نانەیە بەداخەوە ئەڵێم هەرێمی لە عێراق تا ئێستاکە بۆ چوونێکی یا بیرکردنەوەیەکەیە کە ئەنەوێ هەموو دەسەڵاتەکان لە ناوەند بێ و دانی هەموو دەسەڵاتێک بە ناوەند دەسەڵاتی دارایی ئابووری نەوت وزە ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە بێ ئەوە بزانین ئەو بۆ چوونەی لە سەردەمی بەعس و پێشبەعس هەبووە پێش سەدام حوسێن هەبوو لە سەدام حوسێن پەرەی پێدایە ئەو بۆ چونە ئێستاش ناودام دەستگاکانی دەوڵەتی عێراق بەهێزە واتە یانێ هەموو شتێک لە دەستی ئەوان بێ هەموو شتێک بۆ ناوەند بگەڕێتەوە ئەو زۆر مەترسیدارە من لێرەوە ڕایەگەینم بەڵام خاڵەکەی تریشی ئەوێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ ئەو نەوتە لەژێر دەسەڵاتی خۆیدا بێت دوور لە هەموو زۆرە دەسەڵاتێکی عراقی ئەوەش گرنگ نییە ئەگەر لە چوارچێوەی دەستور بێ ئەگەر بەڕێککەوتن بێ واتە دەستور زۆرێک مافی بە حکوومەتی هەرێمی کوردستان داوە بۆ بەڕێوەبردننی کاروباری نەوت بەڵام ئەوە پێویستی بە دەرکردنی یاسایەکە تا ئێستا هەرێمی کوردستان و بەغدا یاخود عراق ڕێک نەکەوتین لەسەر یاسایەک کە کاروباری نەوت ڕێک بخە ئەو یاسایی کە ئێستاش پێویستم باسی دوو یاسام کرد بەڵام ئەو یاسایش هەیە کە زۆر پێویستە هەر کاتێک ئەو یاسا بەڕێککەوتن لە نێوان هەردوو لار دەرچوو ئەوە بێگومان مافەکانی گەلی کوردستانی تێدا پارێزراو دەبێ و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و عراقیش دەبێ واتە ململانەیەکە ئەوە نییە ململانێکی کەسی هەندێک کەس پێی وایە نا لە بەرامبەر ئەوەشدا کە هەرێمی کوردستان خۆی نەوت هەناردەکە مەسلەیەکی بابەتێکی استراتیژی لە بەرچاو گرتووە بەڵام بابەتەکەی تریش لەناو خودی عراقیش ئەیانێ ئەو مافەش لە ئەو مافە دەستوریش لە هەرێمی کوردستان بستینەوە بێ و حەقەتە بڵێن بەڵێ کاتمان کەم ماوە ئارێزەگەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترمان دێت و سوپاس دەکەین بەڕێز وتت هاوڵاتیان گومانیان هەیە لەوەی کە داهاتی هەرێمی کوردستان ناچێتە گیرفانی ئەملا و ئەولا بەڕێزت یانی ئێستا وەکو سەرۆکی لیژنەی نەوت و غاز ئەوەندەی کە بەداچوونتان کردبێت ئەوەتان بۆ ساغ نەبووتەوە کە داهاتی نەوت هەمووی ناچێتە خەزێنەی حکوومەت و خەڵکی کوردستان سەرف ناکرێت؟ من یەقینم هەیە ئەکارێم خەڵکی کوردستان لی بەگومانە من یەقینم کردی یاخود دۆسیەی نەوت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش لە بڕێوە ناچێ یەقینم هەیە یەقینی شتێ لەوەی کە پارەکەی بۆ شوێنی تر دەڕوات
یەقینم هەیە کەسانێک هەن کۆمپانیا هەن لایەن هەن لابەلا سوودی زۆری لێ دەبینن بەڵێ دەسەڵاتدارن ئەو کەسانەوەندەی کە جەنابەت یەقینت لێ هەن ئەی خۆ جوتیارەکانی بادینان و کرێکارەکانی کارگای چیمەنتۆی تاسل و جەنین بەڵێ زۆر باشە بەس بەڕێز وەکو سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق وەکەوەژەوە کە خەڵکی کوردستان بەڕێستان ئێستا زانیاریتان زیاتر لەسەر نەوتی بەسترا یاخود نەوتی هەرێمی کوردستان کامەتان زانیاری لەسەر کامیان زیاترە وەکو وڵاتێکی کوردستان ئاڵێم زۆر بەداخەوە حکوومەتی عراقی وەزارەتی نەوت زۆر هاوکارە هەر داتایەک هەر زانیاریەک هەمان بێ چ بە نووسرا و چ بە مەیدانی ئێمە وەدەستمانەکەوی هەماهەنگی زۆر زۆرە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەماهەنگەی لەگەڵ ئێمە نییە واتە ئەو مامەلەی بێگومان لە عراقیش ینی گەندەڵی هەیە لە بوارینەوە بێگومان هەیە و زانیاریشمان هەیە لەوەی بەڵام ئەو مامەلەی عراق بەنەوتیەوەکە ستانداردترە ئەو مامەلەی پێوەکە دەستگاییترە ئەو شێوە مامەلەی کە ئەو پێوەی دەکا یاساییترە لەوەی کە هەرێمی کوردستان ئەیکا یعنی بەداخەوە حکوومەتی عراق زۆر لە پێش هەرێمی کوردستان لەو بوارەدا بەڵێ تەنها لە ڕووی مەسەلەی شەفافیەدەوەی کە دەزان ڕۆژانە چەند هەناردە دەکات لەو ڕۆ لە پێش هەرێمی کوردستانە یاخود لە ڕووی داهاتەکەژەوەی کە بەرەزوتت لە کوردستان داهاتەکەی دەچێتە کۆمەڵێک بانکەوە لە عێراقیش نمونەی وا هەیە داهاتی نەوتی عێراق بچێتە بانکی ئەهلیە و سوودی لێ ببینێت نەخێر تەنها لە هەرێمی کوردستان لە نمونەیە هەیە لە عراق بەو شێوێنیە عراق لە زۆر لە پێشترەوەکو باسم کرد کاڵێن بەداخەوم بەستم بێ بەداخەوە کوردستان لە پاشە نەک بەداخۆی عراق لە پێشە لەو بوارەوەی عراق زۆر لە پێشە ئەو مامەلەی ئێستا حکوومەتی کوردستان ئەیکا ئەگەر ڕێک ئەو نەوتەی ئێستا هەرێمی کوردستان بیدا بە عراق من دڵنیام چەند دۆلارێک حکوومەتی عراق ئەتوانێت بەگرانتر لە بازار بیفرۆشێ بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان یا خەڵکی عراق واتە هەر لەوە ئێمە زەرێشی زۆرەکەین یعنی ئێمە نازانین بۆ نمونە ئەو بڕەپارەی کە تورکیا وەریەگرێت چەندە لە بەهۆی ئەو نەوتی کە بەناویدا ڕەتەبێ یا عراق ئەزانین ئێمە ئەزانین لا بەلا ئەزانین بەڵام ئێمە بەسمان بەڕەسمی بزانین بە دڵنیایی بزانین و مامەلەکردن لە هەرێمی کوردستان ینی قورسترە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش قورسە ئەو مەسەلەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان چەند زوو ئەو کێشەی نەوت لەگەڵ عراق چارەسەر بکە چەند زوو هەوڵ بدەین بە هەموو لە یەکمان یاسایەک دەرکەین کە لە بەرژەوەندی هەموو عراق بە تایبەت هەرێمی کوردستان بێ باشترە چکە نەوتی هەناردەکردی نەوتی هەرێمی کوردستان مەترسی هەمیشە لەسرە مەترسی ئەوەی لەسرە کە ڕۆژێک لە ڕۆژان ببردرێ هەموو دەمێ مەترسی ئەوەی لەسرە نەوتی هەرێمی کوردستان بەداخەوە ئاڵێم زۆر جایتیش گوتومە بەناو قورجی عەزیادا دەڕوە تورکیا وڵاتێکە هەرگیز چاوی دەوڵەتێکە هەرگیز چاوی بە پێشکەوتنی کوردستان هەڵ نایە هەرگیز حەز ناکە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری پێشکەوێ و ئەگەر ئەمڕۆ بەرژەوەندێکی تیابێ کەزانی ئەو بەرژەوەندێکیان یاخ شوێنێکی ترە بێ ناوەندێکی ترە بێ لەوە زیاتری پێ بدات دڵنیا بە زەربەی زۆر گەورە لە هەرێمی کوردستانەدا ناکرێت بە تاقە ڕێگا ببەستین بۆ هەناردەکردنەوە ئەویش تورکیایە ئەو یەکێک لە مەترسیەکانە بەڵێ زۆر باشە بەس تەنانەت هەرێم لە ئاسی دەرەوە بە قورگی عەزیادا دەڕوات یاخود لە ئاستی ناوخۆش بە قوڕی عەزیادا دەڕوات لە ئاستی ناوخۆش گەندەلی پێوە دەکرێت بێگومان گەندەڵی پێوە دەکرێت بەڵام ئەمن ئەوەی باز دەکەم باسی بۆڕیەکە دەکەم ئەو بۆریەی کە حکوومەتی هەرێم پشتی پێدەبەستێت تۆ دزی و فزی و گەندەلی ئەو شتێکی ترە بەڵام ئەوەی بنچینەیەکە کە هەیە بۆڕیەکەیە ئەو بۆڕیە بە ناو قورجی عەزیادا دەڕەوە گەورەترین مەترسی لەسەر ئایندەی گەلی ئابووری گەلی کوردستانە بۆ ئاگاداریتن هەتا تاکە بۆڕی هەرێمی کوردستان تاکە ڕێگا تورکیا بێ ئەو مەترسی هەر ئەمێنێتەوە هەمیشە تورکیا مەرجەکانی خۆی بەسەر ئێمەدا ئەسەپێنێ و هەمیشە هەڕەشەی ئەوە لەسەر ئەوێ بیبڕێ تۆ خوا بۆ ڕۆژەی نەکە ئێمە لەگەڵ عراق بە تەواوی کاتێک کەتیەکە چین و حکوومەتی تورکیاش بێ بۆرگەنەوتەکەت لێ بڕێ دوو مانگ سێ لێ بڕێ بزان چ بەسەر ئەو میلەتە دێ دڵنیا بە حکوومەتی تورکیا بۆ ڕۆژە خۆی ئامادە کردووە بەڵێ ئەی ڕێگا چارەی تر چییە هەرێمی کوردستان دەواازەی تری هەیە کە نەوت لێوە هەناردە بکات
حکوومەت یاریێمی کوردستان ئەبێ لە سەرچاوەکانی داهاتی تر بکاتەوە ئەبێ ئەو چەند ساڵەکە نەی کردووە بێ باشتر بیر بکاتەوە ئەبێ بە دوای سەرچاوی داهات گشت و کاڵ پیشەسازی بازرگانی ئەبێ بیر لەوە بکاتەوە نەوت لە هەرێمی کوردستان بپاڵێورێ بەرهەمی نەوتی دروست بکرێ واتە پترۆکیمیاویات و پیشەسازی پترۆکیمیاویات لە کوردستان دروست بکرێ ئەبێ هەوڵدا ڕێگایتری بۆ بدۆزێتەوە بۆ ئەوە ئێستا ڕاستە بارودۆخی سووریا لە بارنیە بەڵام دیسانیش ینی بەشێکی سووریای ئازادە بە تایبەتی ڕۆژ ئاوە ئەکرێت لە ڕێی ڕۆژ ئاوە سوود لەوە ببیندرێت لەو ئازادیەی کە ڕۆژ ئاوا هەیەی ئەبێ بیر بکاتەوە ئەبێ بیر لە سەرچاوی بکات واتە تەنیا پشت بە داهاتی نەوت نەبەستێ و ئەگەر داهاتی نەوتیش تەنیا بە فرۆشتن نا بەڵکو ئەکرێ لێرە پیشەسازی پترۆکیمیاویات دروست بکرێ ئەکرێ بە پاڵێورێ سوود لە بەرهەمەکانی تری نەوت بە پاشتر وەربگیرێ تا ئێستا تۆ سیرکە زستانی ڕابردوو بەرمیلێک نەوتی سپی بە $100 بوو تۆ وڵاتێکی نەوتی بێ ڕۆژی 600-700 بەرمیل نەوت ڕەوانکەی هاوڵاتیەکانیشت بە $100 زیاتر بەرمیلێک نەوتی سپی بکڕن یعنی ئەو کەی ئێمە سوودمان لە بەروبوومە نەوتەکانی خۆمانەوەگرێت کەی توانیمان بە باشترین شێوە خزمەتی وڵاتیانی خۆمان بکەین. بەڵێ بەڕێز ئارێز عەبدوڵڵا سەرۆکی کۆمیسیۆنی نەوت و وزەی پەرلەمانی عێراق زۆر سوپاسی بەڕێستان دەکەین کە لاولێرەوە لەگەڵ ماوی سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارەکەم تا بەرنامێکی تر باتان